ئێستا نزیک بە 4 حوتە لە دەستپێکی خولی نوێی شەڕ و پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی و حزبی دموکراتی کوردستانی ئێران تێپەڕ دەبێت. لەم 4 حوتەیەدا هێزەکانی دوولایەنەکە 3 کەڕەت و لە 3 شوێنی جیاواز لە گوندەکانی دەوروپشتی شنۆ مەهابات و سۆڵاوای مەریوان تووشی شەڕ بوون. کۆماری ئیسلامی بانگەشەی ئەوە دەکات کە لە دەرەنجامی شەڕەکاندا لانیکەم 28 پێشمەرگە کوژراون. بەڵام بەپێی ئەوەی کۆماری ئیسلامی تەرمی کوژراوان ڕادستی بنەماڵەکانیان ناکاتەوە و ڕێگەش نادات میدیاکان ڕاستەوخۆ و بێمەترسی ئەو هەواڵانە پشڕاستکەنەوە ئەو بانگەشەیە لەژێر پرسیاردایە. کۆماری ئیسلام لە ڕابردوویشدا نیشانی داوەکە ئامارەکانی دەرفزێک یەکجار زۆر ناڕاستن فقط دەیەوێت دعایە بکات و هێزەکانی خۆی پێ تەقویەت بکات بە نسبەتی ئەمەوە. لە بەرامبەردا بەرپرسانی حزبی دموکراتی کوردستانی ئێران دەڵێن لەم ماوەیەدا 11 پێشمەرگەی ئەوان لە شەڕەکانی شنۆ و سۆڵاوا کوژراون و لە هەمان کاتیشدا ژمارەیەکی دیاری نەکراو لە بەرپرسان و ئەندامانی خۆجێی سپا لەم دوو شەڕە و شەڕی مەهاباددا کوژراون. ڕۆژی پێنجشەمبە هەفتەی مانگی پوشپەڕ ڕەجەبی یەک لە بەرپرسانی پایەبەرزی سپای پاسان لە کوردستان کوژرانی دوو پێشمەرگەی تری حەدەکای لە شاخەکانی گوندێکی سۆڵاوا ڕاگەیاند. هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی بۆڕێر گەماروی دوو پێشمەرگەی ئەمەیان بناوی کاکاوە جوانمەرد ئەندامی کمیتەی ناوەندی و کاک سەرکەوتی سەمەدی کادری لێوەشاوە مامۆستای حزبدا بوو هێرشیان کردە سەریان و بەهۆی نەمانی چەک و تەقەمەنی لای پێشمەرگەکان و هێرشی بەردەوامی ئەوان بۆ ئەوەی بزیندوی نەکەونە دەست دژمن بە نارنجۆکێکی دەستی خۆیان شەهید کرد و چوونە ڕێزی کاروانی شەهیدانی حزب و گەل. حەدەکا پێشتر ڕایگەیاند بوو ئەوان بۆ کاری سیاسی گەڕاونەتەوە ناوخۆی وڵات و جگە لە بەرگری لە خۆیان شەڕی هێزەکانی کۆماری ئیسلامی ناکەن، بەڵام کۆماری ئیسلامی بە توندی هێرشی کردوتە سەر هێزەکانی ئەوان. ئێستا پرسیار ئەوەیە کە ئایا حەدەکە تاکتیکی خۆی دەگۆڕێت و لە حاڵەتی بەرگریەوە دەچێتە حاڵەتی هێرشکردنەوە یان نا. ئێمە تاکتیکانمان بە نسبەتی چۆنیەتی پەلامارەکانی کۆماری ئیسلامی دیاری دەکەین بێشک کۆماری ئیسلامی درێژە بە وەرئەتەی خۆی دەدات و ئێمە تەجدید نەزەرێک لە پەیوەندی لەگەڵ تاکتیک و تاکتیکانمان لە مەیدانەکانی شەڕدا پێکدێنین. پێشتر یەک لە پایەبەرزترین فەرماندەکانی سپای پاسداران ڕایگەیاند بوو کە ئەوان ئامادەن هێرش بکەنە سەر سەرچاوەکانی ناسەقامگیرکردنی ئەو وڵاتە و ڕاستەوخۆش ئاماژەی بە هەرێمی کوردستاندا بوو. پرسیاری سەرەکی ئێستا ئەوەیە کە هەرێمی کوردستان لەلایەکەوە و گەلی کورد لە ناوخۆی ئێران لایەکی ترەوە بە نسبەتی ئەگەری گۆڕینی تاکتیکی حەدەکە و تەنتوربوونی شەڕی نێوان دوولایەنەکە چۆن هەڵوێست دەگرن. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.